شهیدانە لە هەر مەیدانێک بە بەدیلەوە دەستی بە تێکۆشان کرد هەر یەک لەو شەهیدە قارەمانانە بە بەشداریان لە کوردستان دووبارە بکەنەوە. لەو سێدارەدانە هەوڵیاندا کە ترس و خەوف لە ناوگەلی کورد و هەموو بەشە دیموکراتەکانی ئێران دروست بکەن. مانگی گوڵان کە مانگی قارەمانەتی بەرخودان و شەهیدانی قارەمانە لە چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماک و ورمێ بگرە هەتا چیاکانی قەندیل و جوانڕۆ و داڵاهۆ هەموو چیاکان شارەکان و زیندانەکان بە بەشداربوون و شێوازی میلەتانەکانی حەقیقەت و ژیانی ئازاد دەیکەنە مەیدانی تێکۆشان و بەرخودان. بازگیری دەکەین لە شەشی مانگی پێنج تێکۆشەری سوودی ئازاد لە چیاکانی داڵاهۆ بەکردنەوەی ناملۆمانی گەوەردی سێدارەی ئێران هەروەها ئەندامی مەجلیسی سوژات شەهید گیان سوود لەگەڵ پێنج هەڤاڵی دیکەی لە ئورومیە و لە دەشتی سۆمای براتۆست و فەرماندەی شەهید Istiska islamistiska revolutionen som ägde rum 79 år 2019. Det har gått 40 år av blod, tortyr, avrättningar, miljontals människor